قورآنش ڕووناکیە بۆ دڵت، ڕووناکیە بۆ جەستە و لاشەتت. قورآن ڕووناکیە بۆ ناو قەبرەکەت. هەر کەسێک قورآن بخوێنێتەوە ئیشی پێ بکە وەڵڵاهی بێتە ڕووناکیە بووی. ئینسان کە قورآنی خوێنا فێری قورآن بوو تەفسیرەکەی زانی ئەو کاتەی تر فەرقەکە لە بین تەوحید و شرک، لە بین معسیەت و تاوان و طاعەت، و فەرقەکە لە بینی سنەت و بیدعەت و لە بینی خراپەکار و شەڕ و خەیر. ئەمانە هەمووی لێکەکەیتەوە بەچی؟ بە قورآن. بۆ دەرەکەوێ ئەولیای خوای گەورە کێیە و بۆ دەرەکەوێ ئەولیای شەیطان کێیە. بۆ ڕووناکیە کە ڕووناکی بوو هەمووی لێوە دیارە. ئەزانی لەوێ چاڵێک هەیە کە بەرچاو خۆت بینی پێش خۆت بینی، ئەزانی لەوێ تاسەیەک هەیە سیارەکەت ئەو کاتە لەسەر خۆت لێخوڕی. ئەمما کە تاریک بوو تاسە بوو لێدەی چاڵ بووە کەویتە ناویە، ئەو کاتە بە هیلاکەتی، ئەو کاتە بە هیلاکەتی. کەواتە قورآن نوورە بۆ ئەو کەسانی کەوا دەستی پێگرن. والله بما تعملون خبير.